بەڵام ئێستا جاری وا هەیە واقعی خۆمان دەبینین ئینسانی وا هەیە خۆی بە موسڵمان دەزانێت موسڵمانە کە لەی دەپرسی دەڵێ بەڵێ موسڵمانە مامۆستا چۆن موسڵمان نێم کەچی تەماشا دەکەی هیچی بەسەر هیچەوە نییە کەچی تەماشا دەکەی بەرگ و پۆشاکێکی لەبەردایە هەروەکو ئەوەیە کە لەبەری دانەبێت برایەک گێڕایەوە گوتی جارێکیان مامۆستایەک لە یەکێک لە شارەکانی خۆماندا دوو ئافرەت دەبینێ کە زۆر بە شێوازێکی خراپ سفور بوون خۆیان دانەپۆشی بوو ئەعزایەکانیان بە دەرەوە بوو تەنانەت بەرگ و پۆشاکێکی وایان لەبەردا بوو وەکو ئەوە کە هەر لەبەریاندا نەبێت گوتی مامۆستایەکە زۆر پێی سەیر بوو پرسیاری لەو دوو ئافرەتەیە کرد گوتی زەحمەت نەبێ پرسیارێکم هەیە لێتان ئیجازە هەیە و پرسیارەتان لێ بکەم گوتیان فەرموو گوتی وەڵڵاهی پێم سەیرە ئێوە موسڵمانن یان مەسیحین دەمەوێت بزانم موسڵمانن ئێوە یاخود نا گوتیان مامۆستایی چۆن موسڵمانین ئەرێ وەڵڵا بەخوا موسڵمانین و نوێژیش دەکەین و کوڕە بەخوا قورئانیش دەخوێنین لە ماڵەوە مامۆستایەکە دەڵێ پێم گوتن باشە ئەی کە قورئان دەخوێننەوە و نوێژ دەکەن ئەی برام عەجایە بۆچی ئاوا خۆتان ڕوود کردوتەوە ئەی بۆچی بەرگ و پۆشاکتان لەبەردانیە ئەی بۆچی خۆتان جواندا نەپۆشیەوە برام ئەی کە قورئانت خوێندوتەوە خوای گەورە پێت نافەرمێ وەنیسائی المؤمنین پێیان بڵێ دەبێ ئافرەتی ئیماندار خۆی داپۆشێت دەبێ ئافرەتی ئیماندار پۆشتە پێت و ئەعزاکانی خۆی داپۆشێت دەی برام یەکێک لە حکمەتەکانی ئەوەیە ئێمە بیسەلمێنین لە مەیدانی واقعدا کە موسڵمانین چونکە ئینسان کە بە زمان بڵێ موسڵمانم بەڵام لە مەیدانی واقعدا بەکردەوە نەیسەلمێنێ کە موسڵمانە بەڕاستی موسڵمانەتیەکە هیچ معنایەکی نییە بۆ ئەوەی کە بیسەلمێنین موسڵمانی ڕاستەقینەین کۆمەڵگەیەکی موسڵمانین دەبێ ئافرەت وە پیاو پابەندی شەریعەت و بڕیاری خوا و پێغەمبەر بێت کە گەورەی ئینسان و کەسایەتی ئینسانیش لەوەدایە بەڕێزە